کاریگەری قەیرانی دارایی کاریگەریەکانی چەند ساڵی ڕابردووی قەیرانی دارایی هەموو ئەم گرفتانە کە کێشەی بۆ هاوڵاتیانی کوردستان دروست کردووە دەهێندە زیاتر کێشەی بووە توشوانی تالاسیمیا و خێزانەکانیان دروست کردووە لە کاتێکدا توشوانی تالاسیمیا کە مانگانە لانی کەم 2 تا 3 جار پێویستیان بە وەرگرتنی خوێنە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان بۆ بە تایبەتی وەزارەتی تەندروستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بە زووترین کات لە ساڵی ئایندا بەرنامەی تایبەتیان هەبێ بە توشوانی تالاسیمیا و خزمەتکردن بە توشوانی تالاسیمیا و داواکارین بە زووترین کات ئەو چارەسەر و پێداویستە پزیشکیانەی کە زۆر گرنگن کە ماوەی چەند ساڵەکە بە ڕێژێکی بەرچاو کەمی کردووە لە کاتی خۆیان دابین ناکرێ کە زۆر گرنگە لەبەرەوەی نەبوونی ئەو چارەسەرانە ئەتوانم بڵم ژیانی توشوانی تالاسیمیا خاتە مەترسیەوە جێگەی خۆەتی سوپاسی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کاک شێخ داورکەن کە بە مۆنی ساڵیادی دامەزرانی کۆمەڵەکەوە هاوکاری بۆ ژمارەیەک توشبووی تالاسیمیا ناردووە و لەگەڵ برای بەڕێزمان کە قوبات تاڵەوانی جێگری سەرۆکی حکوومەت دەویش لە ڕێی نووسینگەکەیەوە هاوکاری بۆ ژمارەیەک توشبووی تالاسیمیا ناردووە بۆ مۆنی ساڵیادی دامەزرانەکە و هەر یەک لە کاک مەریوانی حاجی جەمال کە سەرمەدارێکی نیشتیمانی شاری سلێمانیە دوای ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسیە هاوکاری 100 خێزانی تالاسیمیا دەکات و هەر سەر لە بەیانی ئەم ڕۆژ گروپی کۆمپانیەکانی قەیوان هاوکاری توشوانی تالاسیمیان کردووە و کاک جەمالی حاجی عەلی کە ئەم سەرمایەدارانە لە ماوەی ئەم چەند ساڵە توانیویانە بەردەوام هاوکار و پشتیوانمان بن